بە دووری 23 کیلۆمەتر لە باکووری ڕۆژهەڵاتی دەربەندیخانەوە دەچینە گوندی دڵفی شەمێران. لە کۆتابەشی دەریاچەی دەربەندیخان و ڕۆژئاوایی پارێزگای هەڵەبجەوە بەڕێ دەکەوین بۆ نزیک ئەو ڕاوچیانەی کە لەناو دەریاچەکە و لەسەر چەندین کەڵەکی دروستکراو دانیشتون و چاوی چاوەڕوانیان لەسەر قولابەکانیانە بۆ گرتنی ماسی. ئێرە ناوچەی شەمێرانە، شوێنی لەنگەرگرتنی بەلەم و کەڵەکی ئەو ڕاوچیانەیە کە بە قولاب ڕاوی ماسی دەکەن و ڕۆژانە 150 تاوەکو 200 ڕاوچی دێنە ئێرە و بۆ پەیداکردنی بژێوی ژیانی خۆیان دەست بە ڕاوکردن دەکەن. مانفایە خەڵکی پارێزگای هەڵەبجێ و 20 ساڵە خۆی بەم جۆرە ڕاوکردنەوە سەرقاڵ کردووە و دەست و پەنجەی لەگەڵ قولاب و تۆپەڵە هەویری لە ئاردروستکراو نەرم کردووە. ئەو بەردەوام 2 قولابی پێیە و زیاتر لە 5 مەترێک دەیانخاتە قوڵایی ئاوەکەوە. وەڵی قوربانەمە کەڵکی تایە و دوایەوە خەڵکی هەڵەبجەی زیاتر تایە و دەربەنی تێ و سەیسایەقی تێ و سلێمانی تێ و خۆیتر هەرکێت بە گوێرەی ئیشەکەی تێ وێرا و ڕۆژانەی ژێمامە هەموو ڕۆژەمە ئیش و کارمانە و بە قولا و ڕاوقلاوەکەین و هەویری بۆ گرین و دوای هەویرەکەیش ئەیکەن و قولاکۆ پڕێدەنیتر ئەیگرێ یان نایگرێ ئەویان ئیشی خوایە ئیشی ئەمە نییە. ڕاوکردن بە قولاب پشوو درێژی و ئارامگرتن و کاتی درێژی ئەوێت. ڕاوچەکانیش پێویستیان بەوەیە لە ناو کەڵەکی وەستا و جارجار جوڵەکردن بە بەلەم خۆیان لەگەڵ ئاوی دەریاچەکە بگونجێنن تاوەکو نوکی قولابەکانیان ماسی پێوە دەبێت. بە هەویر ڕاوەکەین بە پشتەڕەقەش هەنێکە زێ بە چاتکە بە پشتەڕەقە هەڵەیە ئەوە جاری وایە ماسیەگرێ ماسیێکی گەورە ئەگینا عەلە العوموم خەڵک بەعام بە هەویر ڕاوەکە بەڕاستی لەگەڵ ساڵانی پێشووە زۆر فەرقی کردو هەر ماسیش لەسەر بە تایبەتی کە ئێران بەریاتەوە کە بەریایە و ئاوە تر ڕاو نامێنێ ئەو ئاوە ئەگەر بەرز و نزم نەکا ئەو ڕاوە ناکاوەکو جاران بە تایبەتی ئەمساڵ ڕاو زۆر خراپ. ڕاوچەکان دەیانوت ساڵانی ڕابردوو لە ڕاوکردن زۆر سوودمەند دەبوون، بەڵام ماوەی 2 ساڵە کەمترین ماسییان ڕاو کردووە. ئەوەشیان گەڕاندەوە بۆ دۆخی خراپی دەریاچەکە و حکوومەتیش پەنجەماسییان بۆ دابین ناکات. شاخەوان محەممەد، کورسات نیوز، شەمێران.